ئەمڕۆ یاریەکانی خولی پلە 2 کوردستان قۆناغێکی چارەنووسازی لێ بڕۆ. حوسێن محەممەدی پەیامنێری وەرزشی کەناڵی ئاسمانی پەیامە کە لە چەند ڕۆژی ڕابردوو خەڵاتی باشترین پەیامنێری وەرزشی بۆ ساڵی 2021 پێدرا. پەیامنێرێک کە ئەویش بە هەمان شێوە ڕۆڵی بەرچاوێیە. حسێن محەممەد حسێن پەیامنێری کەناڵی پەیام بفەرمێت بۆ وەرگرتنی خەڵاتەکەی پیرۆزبایی لێ دەکەین. لە نێو یاریگا سەرقاڵی ڕێنماییدانە بە وێنەگرەکەی بۆ ئەوەی جوانترین و جیاوازترین دیمەنەکانی نێو یاریگا بگوازێتەوە. حوسێن جیالەوەی پەیامنێری وەرزشی تایبەت بە هەولێرە بەڵام بۆ گواستنەوەی بەشێک لەو یاریانەش ئامادە دەبێت کە لە شار و شارۆچکەکانی دیکە ئەنجام دەدرێن. سوپاس بخوا لەلایەن ڕێکخراوی BFSO وەک باشترین پەیامنێری وەرزشی بۆ ساڵی 2021 دەستنیشان کرام. بێگومان ئەمە لە فەزلی نیعمەتەکانی خوای گەورەیەکەوە لەسەر لەش ساغی و تەندروست باشی توانیومانە کارەکانمان بەڕێک و پێچی و بە باشترین شێوە بگەێنین بە بینەرەکانمان بە هاوکاری کارمەندان لە ڕۆژانە لە نووسنگەی هەولێر و لە نووسنگەی سەرەکی لە شاری سلێمانیەوە. ئێمە هەوڵمان داوە کە لە ڕابردوو دەنگ و ڕەنجی وەرشوانان بە شێوەیەکی گشتی بگەێنین بە شێوەیەکی باش بە تایبەتی بەشێک لەو یاریزانانەیەکەوە لە سەرەتای دەرکەوتنیان حەزیان کردووە بەهرەکانیان بگاتن. ئێمە هەوڵمان داوەکەوە لە ڕێگەی تۆمارکردنی ڤیددیۆکانیان بەهرە و توانەکانیان بگەێنین و لە داهاتوودا دوای ئەوەی کە بۆ بە یاریزانێکی باش لە ڕێگەی پەیامەوە گۆڵەکانی یاخود دیمەنە جوانەکانی بیگەێنێتە ئەو شوێنەی کە خۆی ویستوێتی. ئینشاڵڵە لە داهاتووش هەوڵ دەدەین بە باشترین شێوە لە کارەکانمان بەردەوام بین و بێگومان ئەم خەڵاتە دەبێتە هۆکارێکەوە زیاتر کار بکەین، زیاتر خۆمان ماندوو بکەین تاوەکو زیاتر دەنگ و ڕەنجی وەرشوانان بگەێنین. سەرۆکی یەکێتی تۆپی کوردستان دەڵێت سەرسام بە حوسێن کە نەدەزانێ ماندووبوون چییە و نەجیاوازیش لە نێوان ڕنگ و بۆچوونەکاندا دەکات هەموو ئامانجی ئەو خزمەتکردنە بە وەرزشی شار و ناوچەکەی. سەرەڕای پیرۆزباییکردنی دەشڵێت شایستەی زۆر لەوە زیاترە. پیرۆزبایی لە کاک حوسێن دەکەم بە وەرگرتنی باشترین پەیامنێر. ئەوە وابزانم ماندیبوونی خۆتی کوڕێکی چالاکە، کوڕێکی ڕووخۆش لەگەڵ چالاکیەکەی خۆشەویستە خەڵک ڕێزی دەگری. لەوانەیە لە عومر بە گچکەبی بەس بەڵام لە لایمە زۆر بەڕێزە. ڕێزەکەی ئەوەیە کە لە کارەکەیتی لە ئەخلاقەکەیتی ئەوە هەمووی تەواوکەری یەکدریەکە وەکو پەیامنێرێک کە ئیش دەکات بەبێ ماندیبوون بەبێ ئەوەی فکر بکاتەوە ئایا ئەوە پەیوەندی بەچێ هەیە بەچێ نیە، ینی بەس خزمەتێکی وەرزشە، خزمەتی گشتی وەرزشە. ئەوە جێگای سوپاسە لۆی. حوسێن محەممەد ماوەی 10 ساڵە بەبێ دابڕان پەیامنێری وەرزشیە لە کەناڵی پەیام و لە تەمەنی کارکردنیدا ڕووماڵی سەرجەم خو لە ناوخۆیەکانی کردووە بە تەواوی ئاستەکانیەوە. لە بەرامبەریشیدا ڕووماڵی بەشێک لە یاریە گرنگەکانی لەسەر ئاستی عێراق و دەرەوەی عێراقیش وەکو جامی عەرەب لە وڵاتی قەتەر کردووە.